باڵە سەرکۆسە هەر بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش من لە بەرزاییەکانی مەرزی کێلێم بەهۆی ئەو شەپۆلە بەفر و بارانبارینەی کە لە ئەمڕۆبانی و هەرێمی کوردستانی گرتوتەوە دەڤەری ڕاپەڕینیشی گرتوتەوە لەبەرەوەی بەرزی کێلێ ناوچەیەکی شاخاوی بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە زۆر بەرزە لەگەڵ بارینی هەر بارینێک لە ناو شارەکان لە مەرزی کێلێ بەفر دەبارێ من نەمتوانیوە بگەمە خاڵی سفری مەرزەکە لەبەرەوەی ئۆتۆمبیلەکەم دەرنەدەچوو ڕێژێکی باش بەفر دەبارەوە کە لە دیمەنەکاندا دەیبینن تەنانەت سەریشم سپی بووە لەژێر بەفردا بەفر بە چڕی ناوچەکەی گرتوتەوە لە سەرەوە نزیکی 20 سامتین بەفر باریوە لێرەش ئەوەی کە لەبەرەوەی تەمومژێکی چڕ هەیە مەودای بینینیش کەم بۆتەوە بۆ 50 بۆ 100 مەتر لەبەر تەمومژەکە ڕەنگە نەتوانین دیمەنەکانتان پیشاندەین بەڵام ئەوەی کە لە چاوی کامێراکەەوە دەیبینن لە ئێسادا بەفر تەواوی سنوورەکەی گرتوتەوە بەڵام ئەوەی کە هەیە ئاسنگی هاتوچۆ دروست نەبووە لەبەرەوەی هێشتا سەرەتایی با بڵێن شەپۆلەکەیە تازە بەفربارین دەستی پێکردووە بەڵام تیمەکانی ڕێگاوبانیە ئەو کۆمپانیایی کە ڕێگای مەرزی کێلێ پاک دەکەنەوە لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوی ئەگەر بەفر ئاوا بەو شێوەیە بەردەوام بێ مەرزی کێلەیەکە کە لەو ناوچانەی زۆرترین بەفری لێ دەبارێ جاری وا هەیە بە مەتر و 2 مەتر و تەنانەت 3 مەتریشی لێ دەبارێ تیمەکە لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی ئەگەر بەفری زیاتر باری ڕێگاکە پاک بکەنەوە هەرچەندە زۆر جار بەهۆی بەفربارینی زۆر ڕێگا دەگیرێ بەڵام لە ئێستادا هاتوچۆ ئاساییە ئەوەی کە هەیە ئۆتۆمبیلی بچووک قەمەرە ناتوانێت بگاتە مەرزەکە هاتوچۆ بکە مەگەر زنجیر ببەستێ ئەگەرنا ئۆتۆمبیلی دیکە دەتوانێت بڕواوە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانیش دەڕۆنە ئەودی و بەفرەکە لە ئێساوە کە دەستی پێکردەوە بە چڕی دەبارێت پلەکانی گەرمی یان با بڵێن هاتوونەتە نزیک سفری سەدی ئەوە پێشبینی ئەوە دەکرێت بەفری زیاتر لە سنوورەکە ببارێت دەڤەری ڕاپەڕینیەکێکە لەو ناوچانەیە گەرچی کەش ناسی هۆشداری داوە کە ئاگاداری خۆیان بن هاوڵاتیان لەو چەند ڕۆژی کە شەپۆلەکە دێت بەڵام یەکێکە لەو ناوچانەی کە دوورە لە مەترسی لافاو بەڵام لەگەڵ ئەوەشدا تیمەکانی بەرگری شارستانی ڕێگاوبان هەموو تیمانەی کە پێکێنراون بۆ حاڵەتی لە ناکاو لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ هەر حاڵەتێک ڕوویدا بەهانای هاوڵاتیانەوە بچن.